کۆمپانیای دیلۆیت تایبەت بە وردبینی نەوت و غاز دووەمین راپۆرتی خۆی لەسەر بڕی هەناردە و داهاتی نەوت بۆ 6 مانگی کۆتایی ساڵی 2017 بڵاو کردەوە. بە پێی راپۆرتەکەی کۆمپانیای دیلۆیت حکومەتی هەرێم لە 1 تەمووزی 2017 تاوەکو کۆتایی مانگی 12 هەمان ساڵ 90,997,914 بەرمیل نەوتی فرۆشتووە. با پێی راپۆرتەکەی دیلۆیت کۆی داهاتی نەوتی فرۆشراوی هەرێم لەو 6 مانگە 3,853,777,857 دۆلار بووە. لەو بڕەش 1,815,410,000 دۆلاری بۆ حکومەتی هەرێم ماوەتەوە. ئەویتری بۆ دانەوەی قەرزی تورکیا و کۆمپانیا نەوتیەکان و پرۆسەکانی ناوبژیوانی چەند بوارێکی دیکە خەرج کراوە. کۆمپانیای دیلۆیت ئاماژە بەوەش دەکات کۆی نەوتی هەناردەکراوە بە بۆری 81,835,871 بەرمیل نەوت بووە. هەر بەرمیلێک نەوتیش بە 44 دۆلار فرۆشراوە. هەروەها کۆی هەناردەی نەوت بە تانکەر 5,144,729 بەرمیل نەوت بووە. هەر بەرمیلێک نەوتیش بە 39 دۆلار فرۆشراوە. کۆمپانیای دیلۆیت لە بەشێکی دیکەی راپۆرتەکەدا ئەوە دەخاتە ڕوو لە 6 مانگی کۆتایی 2017 هیچ زانیاریکی نادروستیان لە داهات و هەناردەکردنی نەوتی هەرێم بەدی نەکردووە. وردبینی کۆمپانیای دیلۆیت بۆ پرسی نەوت تەنیا بۆ ئەو زانیاریانەیە کە لەلایەن ئەنجومەنی هەرێم بۆ کاروباری نەوت و غاز پێیان دەدرێت. ئەمەش لە کاتێکدایە خەڵکی کوردستان و بەشێکی زۆر لە ئەندامانی پەرلەمانی کوردستان دۆسیەی نەوت بە یەکێک لە دۆسیە تاریکەکان ناو دەبن. جگە لەوەش بەرپرسانی حکومەتی هەرێم تا ئێستا ڕێگەی نەداوە دیوانی چاودێری دارایی هەرێم لیژنەی دارایی و سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستان وردبینی و بەدواداچوون بۆ دۆسیەی نەوت بکەن. چەندین جاریش پەرلەمانتاران داوایان کردووە نێچیروان بارزانی و قوبات تاڵەبانی و ئاشتی هەورامی لەسەر دۆسی نەوت بێنە پەرلەمان، بەڵام وەڵامی بانگێشتەکەیان نەدراوەتەوە. بە پێی یاسای سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتیەکانیش کە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2015 پەسەندی کردووە دەبێت سەرجەم داهاتەکانی نەوت و غاز بخرێنە ناو سندوقەکە، بەڵام تاوەکو ئێستا سندوقەکە دروست نەکراوە. بڵاوکردنەوەی دووەمین راپۆرتی کۆمپانیای دیلۆیت لەسەر نەوتی هەرێمی کوردستان دوای ئەوە دێت لە مانگی شوباتی ساڵی 2016 حکومەتی هەرێم گرێبەستێکی لەگەڵ کۆمپانیاکە واژۆ کردو تا ئێستاش بڕی پارەی دیاریکراوە بۆ کۆمپانیاکە بە نادیاری ماوەتەوە.